فەرموویان کەمی بەڕێز مامۆستا تۆ لە مجلسێکە دانیشتی باش چوار پێنج کەس بن یەک کەس بێتە جوورەوە لە هەمووی گەورەتر بێ لە تەمەنا دانێک لە بەرپای هەڵسێ میوان بڵێ وەکو احترام لە ئێمە گەورەترە گوناحبار نابێت برا بەڕێزەکەم فەرقی هەیە قەزیەکە یعنی ئەو کەسێک کە دێتە ژوورەوە ئایا بۆ ماڵی خۆی دێ ینی بۆ نمونە کوڕەکان دانیشتون باوکیان دێتە ژوورەوە ئەوایە یا میوانێکە دێت وەکە هاتە ژوورەوە یەکسەر دادەنیشەیە تەوقەیان لەگەڵ دەکا هەمووی فەرقی هەیە جارێ خاوەن ماڵ سنەت وایە کە ئیستیقبالی میوان پێشوازی بکە بەڵێ پێشوازی بکە با خزمەتت کەم چێتە دەرەوەش نەکار لە ژوورەوە دانیشێ و میوان بێ بڵێ دانیشە نە هەڵەسەیە چێتە دەرەوە پێشوازی میوانەکەی بکە ئەمە ڕێزە و لە شوێنێکی بەڕێز دای بنێت و ئەو میوانش کە هاتە ژوورەوە خەڵکی تریشی کە لێ بوو کە تۆقەی لەگەڵکردن ئەوانیش با هەڵسن و لە ئاستی ئەو دابن ئەو تۆقە دەکاوان ئەوانیش هەڵسن تۆقەی لەگەڵکەن نەک بە دانیشتنەوە دەست بەرزکەیتەوە کابراش بە پێوە بێت بارەکە الله فیکم ئەمما بۆ نمونە مەجلیسێکە مەجلیسێکی گەورە دانیشتوە کابرا دێ لە شوێنێکەوە سەلام دەکات لە شوێنێک دادەنیشێ پێویست ناکارەمووی هەڵسێت هیچ پێویست بۆ هەڵسانە ناکە براکەم چکە ڕێزلێنان شتێکە هەڵسان شتێکی ترە ئەو هەڵسانە بەو شێوازە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هیچ کەسێک وەکو ئەو لای سەحابە خۆشەویست نەبوو لەگەڵەوەشدا کە دەهات لەبەری هەڵنەدەستان چکە دەیانزانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حەزی بەوە نییە کە لەبەری هەڵسن دەیفەرموو ئێوە وەکو ئەعجەمیەکان مەبن وەکو فارسەکان مەبن ئەو کاتە کە مەجووس و ئەگەر پەرست بوون یەکتر ئەوا تەعظیم و گەورە دەکەن خەریکە بیگەێنە دەرەجەی تەقدیس و خوایەتی والعیاذ